دابین ڕزگار شارەزای کەرتی خانوبەرە لێرە لە ستۆدیۆ لەگەڵمان ئامادەیە. کاک دابین زۆر بەخێر هاتی. سەرەتا پێمان بڵێ ئەم دابشکردنی زەویە بەسەر فەرمانبەرانە هیچ کاریگەری لەسەر بازاڕی خانوبەرە لە هەرێمی کوردستان دروست دەکات؟ سەرەتا سڵاوتان لەبێت. بێگومان کاریگەریەکان بەپێی شوێنەکانە گۆڕێ، هەر شوێنە و کاریگەری خۆی هەیە. ئەگەر باسی نێوترین شوێنکەین لە کەلارەوە دەست پێ بکەین کە لە چەند ڕۆژی ڕابردووە کە دەستکرا بە دابشکردنەکە کە شوێنەکانی زۆر باش بوون، کاریگەریەکی باشە بێ لە کەلارە لەسەر بازار. بۆچی؟ لەبەرەوەی قەبارەی کەلار بە بەرچاو سلێمانیا بچووکترە. بۆ نمونە لە سلێمانی و کاریگەریە گەورەی نەبوو. لە سێ شوێنی سلێمانی کە دابشکرا وەزایدەن هێشتا شێوازی مامەڵەکان بەتەواوی نەچۆتە پێشەوە لەبەرەوەی لە شوێنی خزمەت گوزاریەکان و شوێنی نیشتەجێبوونی هاوڵاتیانەوە تۆزێک کەمێ دوورەوە سێنەوەچە کاریگەریەکی زۆر گەورەی نەبوو لەسەر سلێمانی، بازاڕی سلێمانی نەجوڵاندووە. بەڵام لە کەلار لە ئێستاە بازارێک باش جوڵاندووە. بەپێی زانیاریەکانی ئێمە نرخەکان زەویەکان بەپێی شوێنەکانە گۆڕێن لە $1000 و زەویانی کە لەم چەند ڕۆژە دابشکراوە لە $1000 دەست پێکە تا نزیکی $7000 شەڕای. ینی ڕێژەیەکی باشە، بەرزبوونەوەیکی باشی بینیوە بەپێی شوێنەکان. باشە کاک دابینواتە هەر لەگەڵەوەی کە هەندێک لە فەرمانبەران زەویەکان وەرگرت ڕاستەوخۆ هەندێکیان بیر لەوەکەن و بیفرۆشن. منزورت دیانی مەبەستن لە جوڵەی بازار ئەوەیە بازارە جوڵێنێ و نرخەکانی بەراورد بە ئەو زەویانە کە هەر هەبوون بەردەست بوون بۆ فرۆشتن. جیاوازیەکەی چییە؟ بە هەرزانترەی فرۆشن یاخود نرخەکەی ئەگونجێنن لەگەڵەوەی لە بازار هەیە؟ سێریکە لایەنی باش و خراپیشی هەیە دابشکردنی زەویانە. لایەنە باشەکانی هەندێک کەس کە خاوەنی زەوینین فەرمانبەرن یان چەند ساڵە چەندی نەزمونیانەیە چەند ساڵە خزمەتی هەرێمی کوردستانەکەن ئەبن بە خاوەنی زەوی خۆیان. بەڵام لە هەندێک لایەنی شا خراپە. بۆچی؟ لەبەرەوەی داواکاری بازار کەمەکاتەوە. خۆتە زانی کە خستنە ڕوویەکی زۆرێتە بازار خاوەکاتەوە. ئەمە یاسایەکە لە ئابووریا کە بە هیچ شتێ ناگۆڕێ. ئەتوانین بڵێن لە هەندێک لایەنە خراپە و لە هەندێک لایەنیشا باشە. کاریگەری زیاترم زەویانە لەسەرەوەی لە ڕووی نرخدابەزینی چواردەورەکەیان. بۆ نمونە لە سلێمانیا باسکەینەوە زەویانەی کە فۆرمن یاخود تازە لایەنی ئیداری کارەکانیان بۆ جێبەجێکە زیاتر کاریگەریە خاتە سەرەوانە. بۆ نمونە لە تانجەڕۆ زەویە دابشکراوە بەڕاستی کاریگەری ناخاتە سەر گەڕەکی کازیۆ یان تویمەلیک، بەڵکو لە چوارچێوە و بازنەی خۆیان ئەمێنێتەوە کاریگەرەکە. باشە من بۆ نمونە فەرمانبەرێکم زەویم وەرگرتووە، بیر لەوە ئەکەمەوە کە بیفرۆشم هەر لەگەڵەوەی کە لە دابشکردنەکە دەرکەوتۆ کە ئەم زەویە منە بیر لەوەکەمەوە بیفرۆشم. جەنابەت چ بەرچاوڕوونیەکمە دەیتێ؟ ئامۆژگاریت بۆ هەموو ئەو فەرمانبەرانە یەکشتا یان بەپێی بارودۆخی زەویەکە بەپێی بارودۆخی فەرمانبەرەکە بەرچاوڕوونیەکانت گۆڕانکاری بەسەرادێ؟ خۆی ئێمە هەمیشە باشترین هەڵبژاردن لای ئێمە مڵکە بگرێت لە هەموو سێکتەرەکانی کەش. بۆیە من ئامۆژگاریانەکەم پەلە نەکەن لە فرۆشتنیە لەوەچێ هەندێک کەس بارودۆخی جیاوێ پێویستی بە پارەیە بێ، بەڵام باشترین حاڵەتەوەیە نەیفرۆشن با جا بکرێتەوە با خزمەت گوزاری پێ بگات دڵنیا بن نرخەکان هەمیشە بەرزە بێتەوە. ئەوەش نەماوە بڵین نرخ ئەڕوخەیان ئەوەیە بازار بە تەواوی ئەڕوخێ و ئیتر نرخ بەرز نابێتەوە. ڕاستە قەیران هەیە، بەڵام دڵنیا بن ئەگەر کەرتی خانوبەرە نەخۆشیش بکەوێ باشە بێتەوە دووبارە سعرەکان بەرزە بنەوە. باشە کاک دابین باسی خزمەت گوزاریە سەرەتاییەکانت کرد بۆ زەویەکان. ئەوەندەی کە جەنابەت تێبینیت کرد بێم زەویانە کە فەرمانبەران وەریان گرتووە لەم ڕۆوە چۆنن؟ ئایا وان کە زوو خزمەت گوزاریان پێ بگات یاخود درەنگ پێیانەگات و باسی گرنگیم خزمەت گوزاریانەشوان بۆ بکە؟ بەڕاستی هۆکاری سەرەکی بەرزبوونەوەی نرخ خزمەت گوزاریە. تەنانەت لە گەڕک و پرۆژەکانە تەنها ئێستا ئەو جیاوازیە هەیە. بۆ نمونە ئەم زەویانەی کە دراون بە فەرمانبەرەکان ئەگەر زوو ئەوش پەیوەندی بە سەرۆکاتی شارەوانەکانەوە هەیە یاخود حکوومەتی هەرێمی کوردستان ئەگەر زوو خزمەت گوزاری بۆ بڕا بێگومان زوو نرخەکانیان بەرزە بێتەوە. بەڵام بەڕاستیەوە ئێمە ئاگادار نین خۆشتەزانی و پلانی حکوومەتە تۆزێ خاوە حکوومەت لە پێگەیاندنی خزمەت گوزاری بەو گەڕەکانە، بەڵام دیارە چەند گەڕەکێک چەند پرۆژەیەکی کە لە پێش ئەوانون، بەڵام نابێ پەلەت بێ لە حاڵەتی وایە. ئێمە نمونەی کەمان وا هەبوو بوون منە مامۆسایانی زانکۆ لە نزیکی پرۆژی میران سیتی کە زەویان وەرگر ئێستا نرخەکانیان زۆر بەرز بۆتەوە. یعنی بۆیە ئەبێ ئارامیەکیان تیابێت. من شارەزانیم حتمما جەنابەت باشترە زانی بۆیە ئەم پرسیارە ئاراستەی جەنابەتەکەم. پێم وایە بازاڕی خانوبەرە
بەکات کەوتووە هەندێک جار بازاڕی زەوی خۆشترە هەندێک جار ئەگەر خانوو بێ ئاسانتر ئەفرۆشترێ لە ئێستاە هەرێمی کوردستان لە کام قۆناغەیە بۆ نمونە فەرمانبەر زەویەکی وەرگرتووە ئەگەر هەر ئێستا تا زەویە و وای دانی خزمەت گوزاریشی پێگەیشت بێ بیفرۆشێ باشتر قازانجی لێکە یاخود نا چاوەڕێ بکە ئەگەر بێگومان توانایی هەبوو خانووی تیا بکاتەوە ئینجا بیفرۆشێ کامیان بازاڕی خۆشترە لە هەرێمی کوردستان خۆی سێریکە هەمووی ئەگۆڕێت کات زۆر مهمە بۆ کەرتی خانوبەرە لە هەندێک ڕۆژە بۆن منە باسی پرۆژەکەم ێستا باشترین کاتە بۆی بفرۆشی چونکە چۆتە خێرم لە هەندێک گەڕک خراپترین کاتە ئێستا من ناتوانم بە تاوی بە شێوازێکی گشتی جوابە بمەوەڵە بەڵام لە ئێستاە جاران نەمانوت سوڕێکی خانوبەرە هەیە لە مانگی 6 تا 9 باشترین کاتی کەرتی خانوبەرێ ئێستا بە تەواوی گۆڕاوە تایبەت و شوێنانی کە نرخێکی بەرزیان هەیە ئێستا بە بۆنەی بەرزبوونەوەی پلەکانی گەرما هاوین کۆتایی هێنانی پرۆسەی خوێندن و زانکۆکان خەڵکە چێ سەفەرەکات باشە بۆ پێشتر 6 بۆ باشترین کات بوو پێشتر خەڵکە و بیرکردنەوەی نەبوو بەڕاستی و ئەو بەرزونزمیە نەبوو ئێمە 5 ساڵ پێش ێستا بۆن منە بە پەنجەی دەست ئەژمێرا چەند پرۆژە هەیە بەڵام لە ئێستا سەر و 100 پرۆژە هەیە لە سلێمانیە یعنی بۆیە ئەو خەڵکانی کە کڕین و فرۆشتنەکەن لە ئێستا یاگەر تایبەتە و پارانەی کە ئەچێتە سەر و 100,000 دلارەوە یعنی زیاتر لە سەفەرن لە مانگی 9 بازار خێراترە بێ کاریگەری جەنگیش لەو لاوە بۆسێ کاریگەری هەنێ تشکیلی حکومت یعنی ئەوانە هەمووی کاریگەرین لەسەر بازاری خانوبەرە سێکتەرێکی تەواو هەستیارە باشە باسی کاریگەری جەنگت کرد با باسی بازاری خانوبەری هەرێمی کوردستان بکەین بەگشتی لە سەرەتای ئەم ساڵەوە لە مانگی 1 2026 تاوەکو ئێستا بازاری هەرێمی کوردستان چ گۆڕانکاریێکی بەسەرهاتۆ بازاری خانوبەرەکەی بە چه ئاراستەیەکە ڕۆشتۆ بە تایبەتی باسی کاریگەری جەنگەکەمان بۆ بکە بازاری خانوبەرە لە هەرێمی کوردستان لەم ساڵە بەگشتی خاو بووە نەوەستاوە بەڵام خاو بۆ بە ئێستەشەوە بە پێی شوێنەکان دووبارە بازارەکە گۆڕێ پرۆژە هەیە یاخود گەڕک هەیە نزیکی 20,000 دلار چۆتە خێرەوە پرۆژە هەیە نیوی نرخەکەی خۆی ناکاتەوە ئێستا ئەگەر باسی هەرێمی کوردستان بکەین ئەتوانین بڵین بازار بە شێوازێکی گشتی خراپە و خاوە سلێمانی ئەگەر باسکەین سلێمانی باشە لە چاو ئەو بازارە چونکە سلێمانی بازارێکی ڕاستەقینەی هەیە کەشێکی لەباری هەیە بۆ بەرهێنەکان بۆیە سلێمانی توانم بڵێم باشترین و تەندروستترین بازاری هەرێمی کوردستانی هەیە بەراورد بە پارێزگاکانی بەڵێ با من پێت بڵێم بۆچی کێ ئارامترین شاری هەیە کێش باشترین شوێنە بۆ وەبەرهێنەکان هیچ وەبەرهێنێک تا ئێستا پارەی خەڵکی نەخوارد بێ و ڕای نەکرد بێ بێگومان سلێمانیە چی وەبەرهێنی شارێک هەیە کە هاوکاری حکوومەت بێت لە پێگەیاندنی پرۆژەی خزمەتگوزاری بڕۆسێری کە ئەم هەموو ئەندەرپاسە ئەم دروستکردنی شەقامەکان و نۆژەنکردنەوەی شوێنەکان بێگومان دووبارە شاری سلێمانی و بەرهێنەکانی شاری سلێمانی چی پرۆژەیەک چی پرۆژەی شارێک پارەی دەرەوە هی کوردانی تاراوگا بە ئۆفەری زۆر گەورەیە هێنێتەوە ناو شارەکەی دووبارەوە بەرهێنەکانی سلێمانین چی شارێک هەیە تا ئێستا هیچ کەیسێکی پارەبردین لەلایەن کەرتی نووسنگەکانی خانوبەرە و کۆمپانیەکانەوە نەبێت دووبارە سلێمانی بۆیە توانم بڵێم سلێمانی باشترین و تەندروستترین بازاری هەیە کاک دابین من هاوڵاتیەکەم پارێکی مام ناوەندم بەدەستۆیان نە زۆر زۆر و نە زۆریش کەم ئەمەوێ خانوێک بکڕم لە سلێمانی جەناب دۆکو شارەزایەکی بوارەکە یەکەم ئامۆژگاری چییە واتە گرنگترین شت کە من ئەبێ لە بەرچاوی بگرم بۆی کە خانوەکە بکڕم چییە گەڕەکەکەی نازانم پرۆژەکەی یان هەرچی کە ئێوە بە باشتری ئەزانن ئامۆژگاریەکەم 100% شوێنەکە زۆر مویمە ئایا نزیکە لە خزمەتگوزاری و خزمەتگوزاری پێگەشتووە ئێستاواشی لاتوە و گەڕەکانەی کە قەرەباڵەخن بوون منە سنتەری پزیشکی و شتەکان چوونەتەوێ هەرچەنە تۆزی سعریدا بەزیوە لە ناوەڕاستی شاران بەڵام ئەو شوێن گرنگترین شتە بۆ کەرتی خانوبەرە یەکەم شوێنە دووەم شوێنە سێم شوێنە لە هەموو شت گرنگترە ئیترەوەی کە شێمێنێتەوە سەر پارە بۆن منە گەڕەکەکان ئێستا لە سلێمانیا دیارن بەشی باکووری سلێمانی لە چەنەوە دەست پێکە باشوور و ڕۆژەڵاتۆمانە لە چەنەوە دەست پێەکەنیتر خەڵکەکە کە پرسیارترین خواست لەسەر کوێیە کاکدابین ئەوەشمان پێ بڵێکەوتە جیاوازی هەیە شوێنەکان لە سلێمان لە ئێستاە ئەگەر گەڕک و پرۆژەکان هەردووکی کۆکەینەوە زۆرترین خواست لەسەر زۆنی هەواری شارە کە پێوترێ زۆنی ئاڵتونی ئێمە نزیکی 6 بۆ 7 ساڵ پێش ئێستا زۆنی ئاڵتونی شاری سلێمانی لە ڤیددیوەکە باسمان کرد
سپاس بۆ خوایستە زۆرترین پرۆژە لەوەیە و زۆرترین خزمەتگوزاریش و سنوورێ. ئیتر بەشی باکوور و ڕۆژئاوای شاری سلێمانیەکە ئەوە زۆرترین خواستی لەسەر. زۆر سپاس دابێن ڕزگار شارەزای کەرتی خانوبەرەکە لێرە لە ستۆدیۆ لەگەڵمان بوو. سپاس بۆ زانیاریەکانتان.